بەڵێ هەر وەکو ئاماژەم پێدا لەسەرم دۆسەیە میوانی تایبەتمانە بێت و پەیوەست بەم بابەتە لەگەڵ دکتۆر وعدی مزوری شارەزای دەستوری کە لە دهۆکۆ لەگەڵمانە گفتوگۆکەین. ئەم کاتتان باش بەڕێز دکتۆر، بێگومان دەمانوێت سەبارەت بە دادگای فیدراڵی قسە بکەین سەبارەت بە ئەو بڕیارانەی کە دەری کرد و دەمانوێت بزانین بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی کە کراوە هیچ ڕێگایەکی یاسایی هەیە کە بۆ بڕیارانە بچنەوە جارێکی تر و چاکی بکەنەوە؟ بله سلام بەڕێز بۆ جەنابەتە بۆ هەمی بینەر و بیسەرت کوردستان 24 ڕاستی بریارە دادگەها فیدرال دەربارەی قانون هەڵبژاردنە پەرلەمانی کوردستانەوە لێ دومایەکی دەرکەتی ئەم هەمی زانین چەند نەدەستوری بووە چەند سەرپێچیە دەستوری و قانونی هەبووە چەند دەستێوەردانت کاروباری تەرێما کوردستانی هەبووە یعنی ئەف تشتە ئەمە هەمی زانین سەر ئاستی ناوخۆیی سەر ئاستی نێودەوڵەتیژی ڕەنگ بەدانە کە گەلک مازن هەبوو ناڕازایەتی هەبووە سەر بێ چەندێ مای تێکردنە یانژی هاتنە سەر خەتی گەلک لایەنت پەیوەندیدار یعنی یەکیشوانە UN هەرۆسا ئەمریکاژی دەربارەی بێ چەندێ هەمیە ئەو تێگەهشتنی هەبوو بۆ ئەو مەترسیە ئیجار ئەز بێژم پارتی دیموکراتی کوردستان لەسەر وێ بریارێ هەبووە لەو هەمی هاتنە سەر خەت دیارە دادگەهێژی یا پێ حەسیایی ئانژی بخۆ حەسیا و ئەو بریارە سەرپێچیەکە دەستوریە هەی گەلک بێژم تەعەسفەکە نەیە طبیعی هەبووە دەربارەی هەرێما کوردستانیدا ئەبە زیاتری بێ چەندێ کۆمسیۆنیشی ڕابووە سۆبان خان سەرپێچیا دەستوری و یاساییژی کریە ئەوێژی بریدا یعنی گەلک پێنگاوت خەلەت و نەدەستوری هابتن دەربارەی ئامادەکردنە هەڵبژاردنت پەرلەمانی کوردستانی بابەت ئەوە کابگاوی ئەو سەرپێچیت هاتی دەکردن چاوە ئێنە چارەسەرکردن ڕۆیە قانونی بێ کەواتە لە ڕووی یاساییەوە چۆن چارەسەرەکرێت ڕێگایەکی یاسایی هەیە دەرچەیەکی یاسایی هەیە کە بکرێت لە ڕێی ئەو دەرچەیەوە ئەو بڕیارانە چارەسەر بکرێن؟ بله اگر به سحکینه ما دو کیش سرکی تن بگاوه کیشک یا گریدای بریار دادگاه خوبه و کیشا دیتر یا گریدای بی پیروی و او کمیسیون عراق درخستی با نویسان قواره و نابت کاندیدا هر دوکا سرپیچیا یاسایی و دستوری توی دایه هر دوکا اصلا گت مازن اخستینه بردم هر بجارتنت خلا ششه پارلمان کردستانی میکانیزم و آلیت بریدا بگومان هر تبیا پرکا دادگاهی بید هکم به سحکن پیرو نافخوی به دادگاهی آلیتک یا دست نشان کری او جی لیبابون یا جی عدولت بجنه وی پرنسیبی یا جی شوی بریاره او هاتیا کردن اول دیت نامن ده بچه که آلیت داوه دیا بزحمت بید کو دادگاه زی لیو بیتش بریاره خب بده ده شیتم پرکا سکالای که کر هاتا تومار کردن بیشین دیجی کمیسیونی سروی پیروی اوی هاتیه در خستنشلای و سر هنده و وام بابت اتحادی ندستشان کرد بریار دادگاه ده یا اشمه به اوه ویره که دادگاه ده شیطن چاره سریا وی کشی کرد اگه بین سحکینی سوبان خان وی پیروی دا پیروی کمیسیونی در خستی يعني سربيتشاكا جالكا واضح بويا سر دستوري يعني اگر بس حكيني دابش كرنا بيجين كرسيكا سر آستي دوائرة انتخابي الهرم كردستاني ديف بيفركي تشبويا اوجي بيفرت جمارا دنگداران اوجي كارساتكا مازنة راستي اول مخالفات دستوری زقه ادویرده ناچی بیتن کرسیک بینه دابش کرن سر اساس جمارا دنگ داره بلکه جمارا خلقی یا جی او دانشتیت هر پارزگی هکی اول کمیسیونی افتشته گلک یا خرد بو سرپیچیا ماده 49 دستور عراقی کریه هر حوصا کم به سحکینی درباره پیکاتا باشه میش دمه پرسیارکم سبارت به پیکاتا کان بیت دکتور لو روی که یکی گلتبینی کانی پارتی دموکراتی کردستان بۆ بەشداری نەکردن لە هەڵبژاردن تێبینی لەسەر ئەوەی کە بۆ بەشداری ناکات کورسی پێکاتەکانە پێ وایە کە دادگای فیدراڵی بتوانێت ئەو هەڵەیە یاخود ئەو کێشەیە چارەسەر بکات لە کاتێکدا کە سەرۆکی دادگای فیدراڵی بۆ خودی خۆی ئاماژە بۆ کات دەڵێ هەڵبژاردن بە شێوەیەک بکرێت کە تەواوی یاخود سەرجەمی لایەنەکان بتوانن بەشدار بن و بەشداری کارایان هەبێت لە هەڵبژاردن
سوبان خان يعني حتما تبيا دادگه اوی کشی چاره سر بکرد اگر نه بریار اوی دبیت جهه طعن لیدان خوش سر آستینی دولتی جی و نمقبولیت کامازن یا هی راستی يعني اگر بیس حکینی مهاده چلو نهج دستور عراقی هر او دستور او دادگه جبه جید کرد بیجی تبیا درباره انجمن نینران بیجی تبیا نینرایتیا همی پیکاتا هبیتی دا ای خیره تا اوه بحرم کردستانی ده اف بکاته اوت گرش پروسیسا سیاسی اوه کارساتا کامازنه لی ادبینم دادگه ده چاره سریا بیکشی که و تبیا چاره سر بکتن نابیتن اف بکاته محروم ببن نینراتیاوان اتناف پارلمان کردستانی دا وکو امزانین هفرکی و ململانیت نابرا همی لاین سیاسی دما هر بجارت ندا سر اساس قاعده جماوری یا هر پیکاتکی یا هر حزبکی ای اگم بین سحکینی نسبت پیکاتا هکر سر وچنده بی سر اساس دنگت آن دنگ درتوار و قاعده جماوری رنگ گلک اب زحمت بید بوا او نینراتیا راستقینه هبیتی یا زحمت بوا هندک شوانا که خو کرسیه که جیبینه لو ما اف مثلا کوتا بوان پیکاتا هاد با چسباندن اتیاسا پارلمان هل بجارتنا پارلمان کردستانی دکتر هر بالا سر بابتی پیکاتا کانون می پرسیاری زیاتر لجناب دکتر اگر درفت بدی اوی که باسی لیکرا لانی پیکاتا کان لێدوانیاندا و ئاماژەیان بۆ کرد کە ڕەنگە بتوانن بە ڕێکارێک کورسیەکان بەدەست بهێننەوە ئەو ڕێکارە وەکو شارەزایەکی دەستوری پێت وایە چ ڕێکارێک بێت یاخود دادگای باڵای فیدراڵی ئەتوانێت ئەو بڕیارێکی نوێی بۆ دەربکات یان تعدیلی ئەو بڕیارەی پێشتر بکات یاخود بوونی ئەمرێکی وەلایی تا چەند ئەتوانێت کاریگەری لەسەر کورسی پێکاتەکان هەبێت چرا سرکردوی گلک افسانه هی کمیسیون بخوشی شیتن بوزانین یعنی کمیسیون بخوشی شیتن برده چکو بو یعنی اگر بس حکینی تنانت درباره بریار دادگاه فدرال او درکتی سر قانون هل بجارتنی وقتی او دسالات دایا کمیسیونی کدا بشکت کرسیا سر اساس عدالت و یکسان بونی ای اول برده کم بس حکینی درباره پیکاتکان برده هیچ ما فکر نبوید به پیروی دا او وی کمیسیون درخستی دی کمیسیون خوشید چاره سر کرد اگه بوید چاره سر کرد و یاش مود حتی بگا به چاره سر نکرد یا چاره سر نکرد لیت مینید تا که ریکید برده هر پریکا وی دادگه بخو دادگه اگر اسکالا کاتا تومت کرن برانبری وی دادگه دیجی به کمیسیونی رنگ ادبرده دادگه نچار کرد کمیسیونی او ادبرده پیک هاتا جوا جيگیر بکت اتناف وان صد کرسی کت مای کارت چه آلیتک راسی او دشتن الدیف وی پیوری او بری هنگید بریارت خودا درباره کوتا سر آس عراق و انجمن نینران و پاریزگهن عراق چسباندی یعنی دوری دا تتبیره ما هنده بریار درکت بون درباره هنده پیکاتا در سر آس انجمن نینران و انجمن پاریزگه ها عراق همی و هرما کردستانی جی جدا هجمار کرد با یک بازنا انتخابی بوان پیکاتا اوه راستی عدالت اوه راستی ادویرده تطبیقا و جبنجی کردن دستوری بشوه که راستقینه اوه ادویرده یاشم و دادگاه باشه پیتان وایه که دادگاه بالای فدرالی هستی بوا کرد که ببه بونی پیکاتکان اگر پیکاتکان لناو هەڵبژاردنە نەبن ئەکرێ کورسی پەرلەمان دابەش بکرێت یاخود زانی کە ناکرێ بە بێ پێکاتەکان هەڵبژاردنێکی پاک و بێگرد و شەفاف بەڕێوە بچێت بە کورتی ئەگەر وەڵامم بدەیتەوە حتما وصل يعني ادفيردا بريارا بارتي ديمقراطي كردستان هر وصل بيكاتاجي كو او بجدارنا بالبروسيسا هل بجارتنا دا يا خولا بهت هر خوصا هاتنا چندين ان بيجين جباكي نيف دولتي سرخد درباره بچندي و هر خوصا زغبونا سرپیچیا ماده 49 دستوری هاشم و ولیکر کو افدادگهشی هست به هند بکت کو یا خلد بی سرپیچیا کا دستوریا کری لما اولادوانه جناب تاج اماجه فکری کو سروکی دادگهی افلادوانه دای درباره بچنه کو پیوسته ادویرده همی پیک هاتا بجدار بن پروسس هر بجارت ندا بلاش بیرامجی نچید بری چند پروژه کاجی برای سودانی جی اف چند افلادوانه دابو تبیا هر بجارت نهر ما کردستان شبکه شفاف و عادلانه و یاسایه پرو بچیتو تمثیل همینی نرا پیکاتا دوی هل بجارت ندا و دوی پارلمانی دا بتکنه لما بینم بله دادگه
هست به چندیا کری لو ما لیدوانه سروکی دادگه جیده بله بسیار او ادویرده آیس دادگه فعلا او ادویرده دی چاره سرکت آن پشت بینید راستقینه بو به دادگه هنگین هرچند اف لیدوانه جهه هندیه کو امروف هزر بکت کو دادگه و کو مگوتی نوع پیشمان بونه یا چه بوی دف هز بونه خلطیه که یا چه بوی لو ما اتمینه تدبیرده اسکالا بیتا تومار کرن و دی وی اسکالا بلکی دادگه وی کشی چاره سر بکن بله وکو شارزایی که دستوری سپاس با ولامکان تان دکتور وعد نزوری لگل من بویت و ولام داری پرسیارکان من بویت